هەناسەودان وشتم تەبیعیە زۆر باشە هەروەکو لوتێکی احتیادی خۆم هەناسەشتی پێم من لە مردن گەڕامەوە هەر لە نێوانی مرد و ژیان نبووم. دڵیان مەوتانە وێنەیەتان بینیوە کە هەفتەی پێشوو بڵاو بوویەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان گەنجێک نەشتەرگەرێکی دەگمەنی بۆ کراوە و لوتی لە ناوچەوانیدا بۆ چێنراوەتەوە کە دەنگۆیەکی زۆری بە دوای خۆی داهێنا و خەڵک قسە و باسی زۆری لەبارەوە کرد. اینجا منێستە لە ماڵیە و گەنجەم لە گوندی خێڵی حەمە لە پارێزگای هەڵەبجە لای کاکدێرینم. کاکدێرین سڵاو لە بەم کاتەوە باش تەندروستی و چۆنە؟ الحەمدوللا سپاس بخوا بەناوی خوای بەخشندە و میهرەبان. حەمد و سپاس بۆ خوایی کە دووبارە ژیانی بە من بەخشیەوە دوای ئەو کارە ساتە سەختەی بەسەرم هات. زۆر سپاسی ئەوەی بەڕێز و کەناڵەکەشتان ناکەم کە هاتوونەتە خزمەتمان بەخێبێن سەر چاومان. باسی سەرەتای ڕووداوەکەمان بۆ بکە چۆنم حاڵەتە ڕوویە چیت لێ هات بەهۆی تەزوی کارەباوە بۆ یان شتێکی ترەوە؟ بەڵێ تقریبان ساڵ و نیوێک لەمەوبەر لە دەواازەی هەڵەبجەی شەید کارمان دەکرد لە ئەسنای کارکردنەکەدا بەهۆی کەم تەرخەمی لە ئەسنای کارکردنەکە بەهۆی کەم تەرخەمی لە بەڕێوەچوونی پرۆژەکەیە تووشی بەرکەوتەی تەزوی کارەبای زەختل عالیە بووم. لە ئەنجامی تەزوی کارەباکەوە چەند برین و ئاسەوارێک لە دەموچاو و جەستەمە دروست بوو. الحەمدوللا ئێستا لە چارەسەرام و سواز بەخوا باری جەستەی و دەرونیم زۆر باش. جگە لە لوت برین بە ناوچ ئێرەشتەوە دیارە چ شوێنێکی تریش برینی برین بە ڕانی چەپمەوە هەیە بڕین و سوتاوی بە پشتمەوە هەیە لە تەنیشتی سەرمەوە هەیە. دوایەوە بەهۆی زەختی بەرزی کارەباکەوە هەردوو چاوم عملیات و نەشتەرگەریم بۆ کردووە. زایدەن لوتم سوتاوە و خۆشبەختانە لە لای دکتۆر دیاری بەڕێز لە سلێمانەی چارەسەری بۆ کراوە ئێستا لە قۆناغی ناوەندی چارەسەرکردنەکان و ئینشاڵڵا لە ماوەکانی داهاتووە بە تەواوەتیە چێتەوە شوێنی خۆی و سەرکەوتووە بێت ئینشاڵڵا. ئەم برینانە شوێنەکانیان زۆر جیاوازە چۆنە ئاوە ینی چی وای کرد ئەم برینانە لەم شوێنە جیاوازانیان؟ بەڵێ وڵی زەختی کارەباکە زۆر بەهێز بوو. زەختی خەتی 11,000 ڤۆڵت بوو. ڕاستی من لە مردن گەڕامەوە هەر لە نێوانی مرد و ژیان نبووم. سوپاس بەخوای بە بەزەیی کە دووبارە ژیانێکی نوێی پێبەخشیمەوە چکە هیچ کەسێک بە تەمای من نەبوو ڕاستی چکە زەختی کارەباکە زۆر بەهێز بوو. بەهۆی ئەو زەختە بەرزەوە ئەسڵەن چەنەها کەس بە زەختێکی زۆر کەم ژیانی لەدەستداوە و یا دەست و قاچی پەڕیوە یا کوێری کردووە. الحەمدوللا من زۆر بە نەتیجەیەکی کەم لێ دەرچووم و سواز بخوا بڵین تقریبان وەکو موعجیزەیەک بووە. الحەمدوللا لەخوا بەزیاوێ زۆر بە زیانێکی کەم لێ دەرچووم. وتی چەند ڕۆژێک لە چاودێری چڕابووم واگام لە خۆم نەبووە؟ بەڵێ 3 ڕۆژ لە چاودێری چڕابووم بێهۆش بووم. الحەمدوللا خۆی بە بەزەیی ژیانی بۆ گەڕاندینەوە دووبارە ژیانێکی نوێی پێبەخشینەوە. باسی نەشتەرگەریەکی لوتم بۆ بکە چۆن بوو چۆنە لای ئەو پزیشکە بەڕێزاوە چۆن بڕیاری ئەو نەشتەرگەریەتاندا؟ بەڵێ دوای ئەوەی من لە خەستەخانە گەڕامەوە سەردانی دکتۆری لوتم کرد کە حاڵەتەکەی بینی سوتاوێکی زۆر هەبوو لە ساڵەوە و تقریبا 95 سوتا بوو. پێشنیاری دکتۆر دیاری بۆ کردم هەرچەنە ئێمە لە قەلەقی دووگڵ دڵیاوین گوتمان لە کوردستان چارەسەری ئەو شێوە نابێ. نێتی ئەومان هەبوو سەردانی وڵاتانی دەرەوە بکەین و خۆشبەختانە سەردانی دکتۆر دیارمان کرد وەکو پێشەکیەک تەنها معلوماتێکی لێوەربگرین. بەڵام دکتۆر دیار زۆر بە توانایەکی یعنی لە خۆی ڕاببینێ وتی چارەسەر لێرە لای من ئەکرێت و پێویست ناکە بچیتە دەروی وڵات و ئەو عەزیەت و ناڕەحەتیە تووشی خۆتکەی. من هەوڵ دەدەم ئیشێکی زۆر جوان و هەموو ئەو ئەزمونەی کە چەند ساڵە هەمە تایە بەکاربێن و ئیشێکی زۆر سەرکەوتو جوان و بۆ بکەم. الحەمدوللا ئێستا لە قۆناغی کۆتایی نزیک بووینەتەوە. چەندێکە نەشتەرگەریەکە بۆ کراوە چکە هەفتەی پێش وێنەکان بڵاو بوونەوە ئەو نەشتەرگەریە چەندێکە کراوە و چەند نەشتەرگەری دیکە ماوە؟ بەڵێ وەڵا نەشتەرگەریەکەەوە ڕووداوەکە ساڵێک و 4 مانگ و 15 ڕۆژە تقریبا هەر لە دوای ڕووداوەکەەوە من دەستم کردووە بەم نەشتەرگەریانە ینی چەند هەنگاوێکی بڕیوە تا ئێستا 6 جار عملیات کراوم بۆ لوتم. الحەمدوللا هەنگاوی باشی بڕیوە تا ئێستا خۆشبەختانە سەرکەوتوو بووە و هیچ کێشەیەکی نەبووە. ئەو نەشتەرگەیرێ یەکەم نەشتەرگەری با بڵین لە مانگی 4 ساڵی پار بوو 2025 لە تقریبا 24 بوو لە 24 2025 و پێش جەژنی ڕەمەزان بوو
چکە من لە حەڤەی ڕەمەزان وان بەسەر هات پێش ڕەمەزان من یەکەم نەشتەرگەریم کرد. کاک دێرین ئەبێ لوت خۆمان نەزانین کڕکڕاگەیە و تۆش بۆ حکومەی وت لە سایانەوە پێنجی نەماوە ئەبێ کڕکڕاگەیان لە شوێنێکی تر وەرگرت بێ لەکوێ وەریان گرتەوە کڕکڕاگەیە؟ بەڵێ کڕکڕاگەم لە پەراسوی خۆم وەریان گرتووە کڕکڕاگە دووجار کڕکڕاگەیان لێ وەرگرتووم لە پەراسوی خۆم کڕکڕاگەیان وەرگرتووە زایدەن هەر بە پێسی ناوچاوی خۆم بۆ ماوەی 2 مانگ باڵۆنی تیا بوو پێسی ناوچاوم گەورە بوو دوای ئەوە بە کڕکڕاگەی پەراسوی خۆم ئەو شکڵی لوتیان دروست کرد دوای ئەوە بە نەشتەرگەریەکی تر پێسیان وەرگرت بۆ ناوپۆشی لوتەکە چەند قۆناغێکی وای بڕیوە و ئەلحەمدولیلا تا ئێستا باش. هەنێ خەڵک بە هەڵە لە وەزعەکە تێگەشتەوە ینی کۆمنتی سەیر و سەمەرەتە بینی لە ئینەکانە بەڵام تۆ بۆمان ڕوونکەرەوە کە ئەمە تەنیا کاتیە لە ناوچاوانتە و دوایی بە نەشتەرگەری ئەهێنرێتەوە شوێنەکەی خۆی. بەڵێ زۆر ڕاستە ڕاستی من سەیری کۆمنتەکانمە کرد جارجارە بەڵام زۆر نۆرماڵ بوو زۆر احتیاطی بوو بەلام و زۆر ئاسایی بوو هیچ گوێم پێ نەیە ئەلحەمدولیلا زۆربەی کۆمنتەکان کۆمنتی ئەرێنی و زۆر باش بوون دەستخۆشیێکی زۆر باشیان لە دکتۆرەکە و دوعای باشبوون و شیفیان بۆ نەخۆشەکە کردووە سواسیانەکە زۆر مەمنونیانم ئیتر دانەدانش کۆمنتی تێکەوێ حەقی خۆشیانە من حەقی تاوایان پێم چووکە نەشتەرگەریەکی زۆر دەگمەنە و ئەتوانین بە پەنجەی دەست بیژمێین لە تەواوی دنیاە کۆمنتیان کردووە کە ئایا نەیەکرا بەرەو خوارد دروستیان بکردایە یا ڕاستەخۆ لە شوێنی خۆیان وایە ئەو شتانە بەڵام ئیتر کەسەکان نازانن ڕەنگە ئەمە ینی بێ بە بەرچاوڕوونیەک بۆ حاڵەتی دوای من ئەگەر کەسێکی خوا نەخواستە شتێکی وای بەسەرا ئینشەڵا کەس توش ناوێ بێ بە بەرچاوڕوونیەک بۆ خەڵکی ئەلحەمدولیلا ئیسا خەڵک وردەور دەخەیکە شارەزایی پێیاکات و تێگا لە ڕووداوەکە. بارودۆخی لوتی خۆت چۆنە مەسەلەن مادام لە سانەوە پێنجی سووتە هەناسەدانە چۆنە شتەکانی تر؟ وەڵا ئەلحەمدولیلا باشە ڕێگری نەکردووە لەوم هەناسەدان و شتم تەبیعیە زۆر باشە هەروەکو لوتێکی احتیاطی خۆم هەناسە شتی پێم تەنها ئەوەیە تۆزێ ناخۆشە بۆ شێوە ئەگەر بتەوێ ژیان بەڕێ بکەی کێشە لە شکڵەکەیە تەنها کێشە لە شکڵەکەیە گینار ژیانکردن بەم شێوەش هەر ئاسایی بەردەوامە بێت وەکو هەناسەدان و ئەوانم تەبیعیە. چەندێک زۆر بە کورتی پێم بڵێ چەند قۆناغماوە و ئیشەڵا چەندێکی پێچێت تاوەکو بە تەواوەتی هێنرێت. وەڵاوەکو قۆناغ من بە دەقیقی نازانم چکە دکتۆر دیار خۆی ئەو شتانە باشترە زانێ بەڵام ئەوەی من بزانم ڕەنگە 3-4 قۆناغی تری مابێت چکە لە دوای دانەوەی لوتەکەش چەند نەشتەرگەریکی وەکو جوانکاری و ڕێکاری ئەمێنێت ئیتر ئینشەڵا خۆی گەورە علم و زانست بداوە دکتۆر دیاریش و سەرکەوتویکەم لێرەوە دەستخۆشی لێگەم چای ماچەکەم بەڕاستی نمونەی دکتۆری بازمون و لێهات و سەرکەوتووە دەستی خۆش بێ مەمنون ئینشاءڵڵا